ئێرە گوندی خۆشاوە لەبەرەوەی ئاوپاراوی زۆری هەیە خواردنیان دەست دەکەوێت ئەم لە لەقانە هێلانە لێرە کردوون ئێستا حالیان 16 هێلانی لێیە ئەم شارەزایمەوە لێ لە 16ەکانەوە من ئەگەر شارەزام لە ئێرە لەقلەقی لە 16ەکانەوە تا 16 ساڵەوە نیە ئەم لەقلەقانە ساڵان داهەنگۆی گەچلە بەنیوی بوو بەڵام ئێستا لەبەرەوەی کەساوی خۆشە چلۆم لێی نازانێت لە مانجی یەک دێنەوە 15 ئەم ساڵ لە 15 هاتوونەوە لەنە ساڵان داهەنگوت دەبێت پێێتە 5 یعنی چی لە بەنیوی ببێ بەدەست لەبەر ساڵی خۆش تا زواتنەوە دوسێ ڕۆژان نێرەکە پێش مێیەکەی دی هەندێک هێزانێکی خەیان دەکات دوای گەمێکە هات ڕەهۆستانی نییە لەنم ژیان ئێستا ئەو بەحەیە چین ماسییان دەگرن بۆقان دەگرن کولەی دەگرن مارمێلکەی دەگرن هەچی بەردەستیان کەوێ دەیگرن ترسیان نییە ترسیان لە خەرچی ئاوەدانی نییە دیێن وەک ملیشیان دێنە سەربانان دێنە سەران جۆرکان لە شەرمێ لە سەرامی ناکەن هیچ ناترسێن لەبەرەوەی کەس خۆیان تێ ناگەێنێ لە مانجی دووە دێنەوە تا مانجی هەشت لێ دەبن هەتا 10 تا 12 ئەو ڕاگەچکان هەڵدێنن ئیوا دووی تێدان ئیوا سێی تێدان ئیوا چواری تێدایە بەرامبەر بە یەکی حەساس نێستاوە تا گەوا دەکەوە دیارە لەغڵەقی کە هاتووە لەلاوە کە چاوم یەکەوت هەمووی ئەوە لە جێی خۆی هەڵدەتێ و دەقتێنێ وەڵڵی کاتی نێرەکە وەکو هات ئەو ڕژی کە هاتەوە هەتاوەکو کۆس دەکا معدەن نێرەکەی شێکە فەقیدە خانمیشە ناکە وەڵڵا بەس نێرەکەی شێ دەکا بەس بۆ کەوتنی هەرچیان دەکەون لەسێ هەتا دووشکان هەڵدێنن نەکەی ئەنجا بۆ کەوتنی هەرچیان دەکەون کە دووچکەشیان هەڵێنان هەرچیان خزمەت دووچکان دەکەن هەر ئەو دەڕۆ ئەو دێتەوە ئەو دەڕۆ ئەو دێتەوە بنوەرە